دەڤەری باڵەکایەتی بە یەکێک لە ناوچە گونجاوەکان بۆ پەرەپێدانی سامانی ماسی دادەنرێ. خاوەنی کانیا و ڕووبارە و سەرچاوەی ئاوەکەشی لە نێوخۆی کوردستانە. سەرڕای ئەم دەرفەتە لەبار و گونجاوە تا ئێستا نەتوانراوە پرۆژەی بەرهەمهێنانی ماسی لە باڵەکایەتی پەرەی پێ بدرێ. خاوەنی پرۆژەکانی ماسی هۆکارەکەی بۆ کەمتەرخەمی حکوومەت دەگەڕێنەوە. بەو پێی بایەخ بە بەرهەمی ماسی نادات و پێداویستیەکانی زیادکردنی ئەو بەرهەمە دابین ناکات. بەڵام بەداخەوە 12 ساڵە منەوە کارێکم لەلایەن حکوومەت هیچ شیوانیەکن نییە، نە لە دروستکردنی پرۆژە نە لە پێدانی سرفە. ئەوەی هەیتن هەموو لە سەمادی بوونی خۆیتن لەسەر ئەرچی خۆیتن باڵەکایەتی شوێنێکی گونجاوە لە ڕێی کەش و هەوا و ئاوەکی زۆری هەیە، شوێنێکی زۆری هەیە، شوێنێکی گەشتیاریەکە بە هەزاران خەڵک ڕووی تێکە. لای خۆیەوە ئیدارەی قەزای چۆمان هۆکاری هاوکاری نەکردنی خاوەن پرۆژەکان لەلایەن حکوومەتەوە دەگەڕێنێتەوە بۆ خراپی بارودۆخی دارایی حکوومەت. دیارە حکوومەتیش لە بارودۆخێکی نالەباری قەیرانی ئابووریدایە، بۆیە لەوانەیە وەکو مادی نەمانتوانی پشتگیری ئەو جۆرە پرۆژانە بکەین، بەڵام لە داهاتوو و پشتگیری دروستکردنی پرۆژە و لە داهاتوش بە پێی تواناکانی حکوومەت هەوڵ دەدەین کە پشتگیری ئەو جۆرە پرۆژانە بکەین. ماسی سەرەڕای لایەنە ئابووریەکەی یەکێکە لەو خواردنە دەریایانەی ڤیتامینەکانی ئەیودی تێدایە و دەوڵەمەندە بە چەندین پێکهاتەی خۆراشی گرنگ کە سوود بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت. هەروەک ماسی بە سەرچاوەیەکی گرنگی پرۆتین دادەنرێت، هەر بۆیە پسپۆرانی بواری خۆراک ڕێنمایی دەدەن هاوڵاتیان گرنگی بە خواردنی ماسی بدەن. ماسی کە دەوڵەمەندە بە ڤیتامین ئەی و کە هەردووچان سوودمەندن بۆ جەستە و دەوڵەمەندە بە ترش ئەمینیەکان و فۆسفۆر کە بۆ ئێسک و ددان و لاشە سوودێکی زۆری هەیە، هەروەها بۆ هەموو جەستە سوودێکی گرنگی هەیە. ئەو چەوریەکە لە ماسیدا هەیە تا ڕادەیەکی زۆر زیان بەخش نییە وەکو ئەو چەوریەکە لە گۆشتەکانی دیکەدا هەیە. لە دەڤەری باڵەکایەتی 4 پرۆژەی بەخێوکردنی حەوزی ماسی بوونی هەیە کە دویان لە گوندی دەربەند و 2 حەوزیشیان لە گوندی ناوپردانن. یەکێک لە پرۆژەکانیش بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی بازاڕی ساختکردنەوە ڕاگیراوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.